لە ساڵی 2024دا لە هەولێر 4983 توشبووی نوێژ نەخۆشی شێرپەنجە دەستنیشان و تۆمارکراون، واتە ڕۆژانە زیاتر لە 13 حاڵەت. ژمارەی توشبووان ساڵانە زیاد دەکاتن. بەڕێوەبەری نەخۆشخانەی نانەکەلی لە هەولێر دەڵێت لەو ژمارەیە 1100 توشبوو لە نەخۆشخانەی نانەکەلین و ئەوانی تر لە نەخۆشخانەکانی دیکەن. دەشڵێت نەخۆشی سەرجەم شارەکانی کوردستان و ناوەڕاست و خواروی عێراقی تێدایە، بە ڕێژەی لە 120 ڕێژەی لە 180 نەخۆشی پارێزگای هەولێرن. لە نەخۆشخانەی نانەکەلی بۆ ساڵی 2024 1800 نەخۆش فایلی بۆ کراوەتەوە. لە نێوان ئەو 1800 نەخۆشە تەنها 1100 نەخۆشیان توشبووی نەخۆشی شێرپەنجەن. ئەوانی تر نەخۆشی تری خوێنیان هەیە کە پەیوەندی بە شێرپەنجەوە نییە. لەوە ناو ئەو 1100 نەخۆشەش دەبینین کەمتر لە 900 نەخۆش دانیشتووی شاری هەولێرن. ینی بەلانی کەم 120 ئەو نەخۆشانەیە کە سەردانی مایان کردو و شێرپەنجەیان هەیە و چارەسەر کراون خەڵکی دەرەوەی پارێزگای هەولێرن. بەشەیان ئەوەیە کە خۆمان کۆنتترۆلمان بەسەر نییە. سپۆرێکی نەخۆشی شێرپەنجە دەڵێت ژینگە و کەش و هەوا، خۆراکی پیسبوو بەسەرچوو، خاکی ناتەندروست سێ هۆکاری سەرەکین بۆ توشبوون بە شێرپەنجە. ئەوانەی کاگەر بزانن کەسێک لە باوانەوە هەیتی لە خێزانەکەیان ئەو نەخۆشییان هەیە بچی پشکنینی پێشوەختە بکاتن و سەردانی پزیشک بکاتن. هەندێک هۆکاری دیکەمان هەیە کە لە دەست کەسەکان خۆیان، بە نمونە جگەرە کێشان، بە نمونە خواردنی خراپ، ئەوانەی کە فاست فودە، ئەوەی کە چەوری زۆری تێدایە. هۆکاری سێمیان ئەو هۆکارانە کە ناکرێتن خۆمای لێ بپارێزین، زەحمەتە خۆمای لێ بپارێزین. ئەوانەش وەکو هۆکارە ژینگەیەکان، ئەو خواردنی کە لەو خاکە کە ئەو خاکە لەوانەیە پیس بوو بیتن، کە هەمومان مەجبورین بیخۆین، ناتوانین خۆتی لێلا بدەیت. نەخۆشێکی شێرپەنجە لە قۆناغی کۆتایی وەرگرتنی چارەسەریدایە، بۆ پێیام دەدوێت و دەڵێت ئێستا لە قۆناغی وەرگرتنی چارەسەردام بە دەرزی کیمیایی. دەشڵێت سەرەتای نەخۆشیەکەم هەستم پێی نەدەکرد، بۆیە پشتگوێم خست. پێشمانجی حوتەوە هەستم کرد کە نەخۆشم، بەڵام کەمتر خەمی کرد کە ناتمە لای دکتۆر، بەڵام لە مانجی حوتەوە دیمە ئەو خستخانەیە تا ئێستا بەردەوامم. قۆناغە سەرەتایەکان جێبەجێ کردووە، ئەلحەمدولیلا ئێستا باشترم. خۆی نەخۆشی دکتۆر هەورۆم دکتۆرێکی زۆر باشە سەرکەوتووە. سەرەتا دەرزیم بەکارهێناوە، دەرزی شیمیایی، بەڵام ئەلحەمدولیلا ئێستا زۆر باش لە کۆتاییدا. بەپێی ئاماری ساڵی 2023 کە 5456 حاڵەتی شێرپەنجە تۆمار کرا و ڕۆژانە 15 حاڵەت دەکات، لە ساڵی 2024دا ژمارەی توشبووان کەمی کردووە بۆ 4983 حاڵەت و ڕۆژانە 13.6 حاڵەت دەکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.